بەڵازان و خۆشەویست سامان لە تەوەری دومی بەرنامەکەماندا لەگەڵتان دەبین بابەتێکی تەندروستی بابەتێکی گرنگ هەڵمام ژاردۆ بۆی کە ئێوەی ئازوو خۆشەوی سوودی لێ ببینن و ئاگاداری تەندروستی خۆتان بنەویش هەوکردنی میزەڵدانە و هۆکارەکانی هەوکردنی میزەڵدان بۆری میزەڕۆ دوولڕ ئێوەی ئازیز و خۆشەویست بەڵام ئەم بابەتێکی گرنگە پێویستە باز بکرێت بزانین هۆکارەکانی بۆ چیە گەڕێتەوە نیشانەکانی چین لە چ تەمەنێکدا ڕوودەدات لە نێوان ڕەگەزەکاندا یا جیاوازی هەیە گرنگترین ڕێنمایەکان و چارەسەریەکانیش لەم تۆرێدا باس دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانا ئەحمەد پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و کۆندامی میز و نەزۆکی لە پیاواندا دکتۆر گیان زۆر بەخێر بێ سەرهەدوو چاومان بەخێر بێ یاخەو ئەگەر باز لە پێکاتی میزەڵدان بکەین چۆن چۆنیەوە کاری چییە لە جەستی مرۆڤدا بەناوی خۆی گەورە سوپاس بۆ میوانداریتان بە شێوازێکی گشتی کۆئەندامی میز و میزەڕۆ ئەکرێ بە دوو بەشی سەرەکیەوە پۆلێنەکەین بۆ دوو بەش بۆ ئاسانکاری بۆ تێگەشتن بۆ بینەرە خۆشەویستەکان بەشی سەرەوەی کۆئەندامی میزەڕۆمان هەیە کە بریتە لە گورچیلە و بۆری حالب و بەشی خوارەوەشمان هەیە کە بریتە لە میزەڵدان و دەرچەی میز توش بوون بە هەوکردن لەم ڕێڕەوەدا لەم کۆئەندامەدا نیشانەکانی جیاوازە و چارەسەرەکەشی جیاوازە بەپێی ئەوەی کە تووشی بەشی سەرەوە بووە هەوکردنەکە خودت بەشی خوارەوە بووە بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە کە باسی میزەڵانت کرد میزەڵان پێکاتەیەکی ماسوولکەیە کە لە بەشی خوارەوەی حەوزی ئینسانەکاندایە شوێنێکە بۆ کۆکردنەوەی میز و بەتاڵکردنەوەی لە کاتی پێویستدا سەبارەت بە هەوکردنی میزەڵدان بۆری میز ئەمە چۆن چۆنی دروستە بێت گرنگترین نیشانەیەکی چیە پێشوەختە ئەم هەوکردنە دروستە بێت بەڵێ هەوکردنی گورچیلە و کۆئەندامی میزەڕۆ کە وەکو باسمان کرد لە بە دوو بەشی سەرەکی پێگاتوە هۆکارە سەرەکیەکەی دروستبوونی بەکتریایەکە بە ڕێژەیەکی زۆر لە نزیکی لە 1970 و هەروەها ئەکرێت کە کەڕوو یاخود ڤایرۆس کە ئەمانیان تۆزێ دەگمەنە بەنسبەت نیشانەکانیەوە نیشانەکان جیاوازە لە نیشانەکانی دروستبوونی هەوکردن لە گورچیلەدا جیاوازە وەک لە میزەڵان ئەو کەسانێک کە تووشی هەوکردنی گورچیلە و بۆری حالب ببن بەشی سەرەوەی کۆئەندامی میزەڕۆ نیشانەکانیان بریتیە لە لەرز و تا هێڵنج و ڕەشانەوە ئازاری کەلەکە یاخود پشت یاخود شەکەتی و ماندوێتی و احتیمالە نیشانەکانی بەشی خوارەوەی کۆئەندامی میزەڕۆشیان لەگەڵا بێت کە بریتیە لە هەوکردنی میزەڵان کەوانیش بریتیە لە نیشانەکانی هەوکردنی میزەڵان بریتیە لە زوو چوون بۆ میزکردن کزانەوەی بۆری میز یاخود سووتانەوە هەستێکی تون بۆ میزکردن و ڕاکردن هەنێک جار فریان ناکەوێت میزی بۆ ڕناگیرێت ئازاری بەشی خوارەوەی سک کە پێوترێ بەرموسەڵان یاخود لەوانەیە گۆڕانی ڕەنگی میز یاخود بۆنی میز لە هەندێک حاڵەتی تایبەتە احتیمالی شەیە دڵۆپە خوێن لایەن نەخۆشەکەەوە ببیرێت یاخود لە ڕێگەی فاسی مختەبەریەوە باس لەو بەکتریایە کرد ئەم بەکتریایە چۆن دروستە بێت لە کۆندامی هەرسایە یاخود زۆرە لە پزیشکەکان بازەوە دەکرێت دەکرێت لە ڕێگەی سێکسیشەوە بگوازرێتەوە ئەم بەکتریایە زۆر ڕاستە باوترین جۆری بەکتریا کە تووشی هەوکردنی کۆئەندامی میزەڕۆ بێ بریتیە لە جۆرێک لە بەکتریا پێوترێ ئیکۆلای کەم بەکتریای بە شێوازێکی ئاسایی بەبێ زیان لەناو کۆئەندامی هەرسی هەموو کەسێکا هەیە ئەگەر هاتوو لەو شوێنە نەمێ بگوازرێتەوە بۆ کۆئەندامی میزەڕۆ ئەو کاتە بێتە هۆی هەوکردن و توشبوون بە ئیلتیهابات جۆرێکی تایبەتی بەکتریا خود هەوکردنمان هەیە کە لە ڕێگای سێکسەوە گوازرێتەوە ئەوە تایبەتە جۆرێکی بەکتریاکەی جیاوازە دوو جۆر بەکتریای سەرەکیمانەیە کە ناوەکانیان کلامیدیا و لەگەڵ نایزیریایە ئەمە عیلاجەکەیشی جیاوازە و نیشانەکانیشی جیاوازە باز لەو دەکرێت لە پیاواندا دێنە سەر ئەوەی کە ئایا لەمە لە پیاواندا زیاتریان نەخود لە نێو ئافرەتاندا بەڵام باز لەو دەکرێت لە پیاواندا دوای پرۆستات زیاتر بێت ئەم هەوکردنە زۆر ڕاستە ئەگەر پرسیارەکە بۆ شێوازە لێ بکەین کێن ئەو کەسانەی کە زیاتر تووشی هەوکردنی یاخود مەترسی ئەوانێ زیاتر تووشی هەوکردنی گورچیلە و کۆئەندامی میزەڕۆ بن خانمان بە دەرەجەی یەکەم ئەگەر وەکو ڕێژەش باسی کەین نزیکی لە 150 بۆ لە 160 خانمان بۆ جارێکیش بۆ لە ژیانیانە تووشی ئەم حاڵەتا بن لەگەڵ ئەوەشتا خانمانی دووگیان زیاتر ئەگەری هەیە توشبوونی
توش بن بەم حاڵەتە و ئەو کەسانی کە شەکریان هەیە ئەو کەسانی کە مەناعیان نزمە یاخود ئەو کەسانەی کە میز ئێهێڵنەوە و ڕای ئەگرن بۆ ماوەیەکی دوور و درێژ و میز ناکەن بە هەر هۆکارێک زۆرە پشتا بەڵێ لەسەر ئەو تۆزە بۆ سینەمە چه زیانێکی بێ بۆ میزەڵدان بەگشتی زۆرەگەنەوە ینی ئیشێکی هەیە لەسەر کۆمپیوتەرێکە ئەڵێ دواترە چم یا با دەست نوێژەکەم نەشکێ چه زیانێکی دەوێت بۆ میزەڵدان و بۆریەکانی میز زۆر ڕاست بەنسبەت توانین جیاوازی بکەین بۆمە لە مناڵە و لە خانمان و لە پیاواندا میزێشتنەوە لە مناڵاندا کە حاڵێکی زۆر باوە بۆهۆی یاریکردن بە ئایپاد و بەهۆی هەر شتێکی کۆ میز ڕاگرن ئەم حاڵەتانە یەکەم تووشی هەوکردنیانەکات دوم ئەگەری هەیە ئەم میزەکە لە میزەڵانە کۆ ئەبێتەوە و بگەڕێتەوە بۆ گورچیلەکان و ئەگەر هەوکردنێکە بێ هەوکردنەکە لە میزەڵانەوە سەرکەوێ بچێتە گورچیلەکانیش لە خانمانیشە بە هەمان شێوە تووشی حاڵەتێکیانەکە ئەوش بریتە لە میزەڵانیان وای لێ فرە هەستیار بێت ئەگەر میزۆر بێڵنەوە هەستیاری میزەڵانیان زیاکە هەوکردنیان زیاکە چکان بەکتریانە کە لە میزەڵانە ئەمێننەوە گەر زوو میز بەتاڵ نەکەیتەوە بمێنەوە زیاتر ئەگەری هەیە تووشی التیابات بن لە پیاوانیش عادەتەن بە هەر هۆکارێک بیان خۆی میز بێڵێتەوە یاخود نەخۆشی پرۆستاتی هەبێت نەخۆشی نیە بەڵام پرۆستاتی گەورە بوو بێت کە لەو کەسانەیە کە زیاتر لە سەر و تەمەنی 50 ساڵیەوەن ئەم میزامێنێتەوە ئیشی میزەڵان لە دەستەیە میزەڵان خۆی ئیشێکی تایبەتی هەیە ئەویش بریتە لە چالاکە ینی چۆنەڵی شتێکی تیا هەیە پێوتە ئیلاستیسیتی واتە کشان ئەکشێت و یەتەوە شوێنی خۆی ئەمە لە دەستەیە لە پیاواندا لەبەرەوە ماسوولکەی میزەڵان ئەگۆڕێ لە پیاواندا ئەگەر ئەم حاڵەتە ئێمالکە و میزی زۆر تیابمێنێتەوە و کاتە ئەگۆڕێ بە ڕیشاڵێکی تایبەتی میزەڵان ئیشەکەی خۆی لە دەستەدا بینەوە سەر ئەو بابەتی کە ئاماژەت پێکرد کێن و کەسێن زیاتر تووشە بن ئایا ئەو کەسانەشی کەم ئاوە خۆن ئەگەری توشبیان هەیە هەنێک لە هۆکارەکانمان باس کرد چەند کەسانێکی کەشمان هەیە چەند جۆرێکی تر کە احتیمالی زیاترە تووشی هەوکردن من لە مناڵە ئەگەر قەبزی هەبوو یاخود ئەگەر ناڕێکی هەبوو لە ڕێڕەوی گورچیلێ بۆ منە تەسک بوونەوە بوو لە حەوزی گورچیلەی لە بۆری حالبی یاخود گەڕانەوەی میزی هەبوو لە میزەڵانەوە بۆ گورچیلەکانی کە ئەمە زیاتر لە منداڵی کچا هەیە لە خواردتەمەنی 5 ساڵ یاخود زیاتر یاخود ئەو کەسانەی کە کەمتر ئاوە خۆنەوە و میزەکەیان خەستە بێتەوە ئەمانش ئەگەری زیاتریان هەیە کە تووشی هەوکردنی ڕێڕەوی میزەڵان بن کاتی نەخۆشیەکە چەندێکە ینی چەند ئەخایەن کوی گشتەکەی ئەگۆڕێ بەڵام بە شێوازێکی گشتی بەکتریاکە چالاکە و زوو گەشاکات و نیشانەکانی زوو دەرەکەوێت لەوانەیە لە نێوان 3 بۆ 7 ڕۆژا بێت نیشانەکانی دەست بە دەرکەوتنەکە بەپێی ئەو شوێنەی کە ئیلتیاباتەکەی توش بوو ئایا گورچیلێ یاخود میزەڵان و دەرچەی میزە دکتۆر بەردەوامی ئەم هەوکردن سەر ناکێشێ بۆ نەخۆشیێکی دیکە لە میزەڵدانە یاخود کاریگەری بخاتە سەر گورچیلەکان بڵێ خۆی ئێمە حاڵەتێکمان هەیە پێم خۆش لە پرسیارەکەی تۆ باسی کەم ئەوش بریتە لە زۆر دووبارە بوونەوەی هەوکردنی گورچیلە و میزەڵان ئەوش بەکێ ئەوترێت ئەم حاڵەتی هەیە ئەگەر هاتوو لە ماوەی 6 مانگە زیاتر لە 2 جار تووشی هەوکردن بوو یاخود لە ماوەی ساڵێکە زیاتر لە 3 جار تووشی هەوکردن بوو 3 هۆکاری سەرەکیمان هەیە بۆم حاڵەتە هۆکاری یەکەم بریتە لەوەی کە ئەمەم زۆر بەلاوە مهمە حاڵەتێکمانە دروستبوونی بەرگری بەکتریاکەی دژی ئەو عیلاجی کە بەکارێنی ئەو عیلاجی هەوکردنە کە ئێستەما یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی ئێمە لە کاتی چارەسەرکردنی نەخۆشەکان ئەم بەکتریای بەرگری وەرەگرێت دژی ئەم جۆرە لە عیلاجە هۆکاری سەرەکی ئەمەش چییە زۆر بەکارێنانی ئەم عیلاجانەیە بە شێوازێکی ناتەن دروست بۆ منە کەسێکە احتیمالی هەیە ئەڵێ من لەوانێت تووشی هەوکردن بووبم ئەچێک سربەخۆ عیلاجێک وەرەگرێ عیلاجەکە بە باشی بەکارنانێ کۆرسەکەی خۆی تاو ناکە یاخود هۆکارێکی ترمان هەیە ئەوش بریتە لە دووبارە توشبوونەوە لەوانەیە ئەم بەکتریای بە تەواتی لەناو نەچوو بێت دووبارە تووشە بێتەوە هۆکاری سێمیشان لەوانەیە بەکتریایەکی تازە بێ بەم جۆرە کەسانەوە تێت دووبارە بوونەوەی ڕێڕەوی هەوکردنی ڕێڕەوی کۆندامی میزەڕۆ کە باشتر وایە لەم جۆرە کەسانەیە پشکنینی تاقیگەی بە شێوازی زەرعی میز کە ئەمە باشترین ڕێگایە بۆ دەستنیشانکردن و چارەسەرکردن و پێویستیشەکە سۆنەر یاخود ئەشیعە لە هەنی حاڵەتی تایبەتە بۆیان بگرین بزانین سەبەبەکەی چییە تەمەنەکان چۆن نییە تەمەنێک زیاتر تووشی ئەم نەخۆشی ئەبێت لە بە تەمەنەکاندا زیانی بێت تا چەند گرنگە خێرا بە دەمیەوە بچێت و چارەسەری بکات
خۆی هەموو تەمەنێک تووشی التیابات دەبێت یعنی بەڵێ هیچ تەمەنێکمان نییە کە بڵێ لەم تەمەنەیە توش ناوێت بەڵام ئەگۆڕێت عادەتەن لە مناڵی خوار 1 ساڵ زیاتر لە کوڕا هەیە مناڵی کوڕ بەڕێژەی لە نزیکی لە 2 بۆ لە 8 و لە سەر و 1 ساڵەوە زیاتر کچان تووشە بن بۆچی لە خوار 1 ساڵ و کوڕان تووشە بن لەبەرەوەی ئەو عادەتەن نزیکی تەمەنی 1 ساڵی سونەتەکرێن با بڵێنەوە پێوترێ خەتەنەکردن لەبەرەوە خەتەنەکردنێکێکە لە ڕێگاکانی خۆپارێزی لە منداڵی کوڕدا بۆی تووشی هەوکردن نەبێت بەنسبەت ئەمە لە مناڵاندا بەنسبەت خانمان زیاتر لە تەمەنی گەنجی داواتە لە تەمەنی باڵغبوون هەتاوەکو تەمەنی 40 ساڵی بە ڕێژەیەکی زۆر تووشی هەوکردنە بن و لە پیاوانیشدا لە سەر و تەمەنی 45 بۆ 50 ساڵیەوە کاتێک کە پرۆستاتیان دەسەکا بە گەورەبوون واتە لە پیاواندا لە سەر و تەمەنی 45 بۆ 50 زیاتر هەوکردن ڕۆیە بە پێچوانەی خانمانەوە کە لە تەمەنی گەنجترە زیاتر هەوکردنیان تیاڕۆیە لە خانماندا چۆنیە زۆرجە باز دەکرێت لە کاتی دووگیانیدا لەوانێت تووشی ئەم حاڵەتە بن بۆ کارەکەی بۆچی ئەگەڕێتە لەو کاتەیە زۆر ڕاست بە شازێکی گشتی خانمان بۆچی زیاتر تووشی هەوکردنە بن ئێمە لە قسەکانمانە زۆر باسمان کرد دوو هۆکاری سەرەکیمانەیە یەکەم دەرچەی میز لە خانمانە بچووکە بە بەراورد بە پیاوان نزیکی 4 سانتیمەترە و هۆکاری دووەم نزیکەتی لە کۆئەندامی هەرسەوە بەمەش گواستنەوەی ئەو بەکتریایی کە لە سەرەتایە باسمان کرد کە بەکتریا ئیکۆلایە ئاسانتر ئەگوازێتەوە بۆ ڕێڕەوی میز و زووتر تووشی هەوکردنەوە بەنسبەت خانمانی دووگیانەوە عادەتەن لە کاتی دووگیانیە ینی گۆڕانکارێکی زۆر بەسەر هۆرمۆنات و بەسەر فیسیۆلۆژی خانمانی دووگیانە یەکێک لەوانە بریتە لە ئەگەری توشبوون بە هەوکردن و لە خانمانی دووگیانە جیاوازە حاڵەتەکە کەمترین هەوکردنمان بینی لە خانمانی دووگیانە پێویستە بە زووترین کات چارەسەر بکرێت چونکە ئاعرازی خراپتر ڕوایە ئەگەر چارەسەر نەکرێت بە بەراورد بە ئەو خانمانەی کە دووگیانە لە چه حاڵەتێکدا شێرپەنجەی میزەڵدان دروستە بێت ئەم نەخۆشی پەیوەندی بە شێرپەنجەی میزەڵدانەوە هەیە خۆی تا ڕادەیەکی کەم پەیوەندی هەیە ژێرپەنجەی میزەڵان بڵێن بابەتێکی جیاوازترە زیاتر لەو کەسانەیە ئەرتەمان لە پیاوە زیاتر وەک لە خانمانە زیاتر لەو کەسانەیە ڕۆیە کە جگەرەکێشن هۆکارێکی سەرەکیمان بۆ دروستبوونی ژێرپەنجەی میزەڵان جگەرەکێشانە ڤەیپ و نێرگێلەوە هەمووی بڵێ هەمووی هەرە هەمان مادەی تێدا یەکێتی لە هۆکارەکانی لەو جۆرە کەسانەیە کە لە شوێنێکی تایبەت بە بۆیاخکردن ئیشەکەن ئەمانش ئەگەرێت یاڕوو بە ئەم شتانەکە مادەی تایبەتیمان هەیە لەناو ئەم بۆیاخ و ئەم جگەرەیە کە سەبەبن بۆ پەیوەندی بە هەناسەشەوە هەیە دواتر ئەگوازرێتەوە بۆ ئەوانە وەکو هەناسە نە بەڵام دووشتی جوانیانی هەم جگەرەکە بۆ سەرەتانی هەناسە و هەم بۆ شێرپەنجەی میزەڵان و گورچی لەژ ینی بۆ هەردووکیان تەئسیری هەیە بەنسبەت ئەوەی کە ڕەبت بێ بابەتەکەی خۆمانەوە کە ئایا شێرپەنجەی میزەڵان ڕەبتی هەیە بە هەوکردنی میزەڵان و ڕێڕەوی گورچیلە و میزەڕەوە بەڵێ دووبارەبوونەوەی یەکێک لە هۆکارەکان دووبارەبوونەوەی هەوکردنی میزەڵانە کە ئەمەش تەئسیرەکاتە سەر دروستبوونی حاڵەتێکمانێ پێوتێ پێش شێرپەنجە تووشی ئەو حاڵەتانە زیاترە مەتایبەتی لە خانمانە ئەگەر زۆر دووبارە تووشی هەوکردنی ڕێڕەوی میزەڵان بن بەڵام حاڵەتیان تیاڕوە کە پێوترێت حاڵەتێکمان پێش شێرپەنجیانی ئەگەر چارەسەر نەکرێت احتیمانە سەر کێشێ بۆ دروستبوونی گرێ لە میزەڵان بەڵێ کاک پێشبینێ سەر چارەسەریەکان کەمێک لەسەر ئەو خواردنەوە بوەستین ڕۆڵی زۆر ئاو خواردنەوە چ دەبێت لە کاریگەریەکی باش لەسەر گورچیلەکانمان لەسەر میزەڵدان میزەڕۆ تا چەند گرنگە بە تایبەتی لەم وەرزە ئێستا کە وەرزێکی گەرمەلوانێک دەستاندا کەمتر ئاو بخورێ ئەمە تا چەند گرنگن ینی گرنگی پێ بدەین ڕۆژانە زۆر ڕاست خۆی هەموو کەسێک ڕۆژانە پێویستەکە زیاتر لە 8 پەرداخ کە نزەکە 2 لیترونی بۆ 3 لیتر ئاو بخواتەوە ئەمە بەبێ ئەوەی وەرزەکە حساب بکەین بە شێوازێکی گشتی بەڵام لە وەرزی هاویندا لە دەستدانی ئاو لە ڕێگەی هەناسە ئارەقکردنەوە لەم شتانەوە لە دەستە درێ بەبێ ئەوەی ئێمە پێی بزانین لەبەرەوە تۆ مەرج نییە هەر بڵێ من لە ماڵەوە دانیشتوم و ئارەق ناکەمەوە پێویستم بە ئاو خواردنەوە نییە نەخێر پێویستە چکە لە ڕێگەی هەناسە لە ڕێگەی جسمتەوە ئاو لە دەستێت و هەستیشی پێ ناکەی بۆیە باشتر من زۆربەی جاروە ئاڵێم بە ئەو کەسانێک کە سەردانمانەکەن ئەڵێم هەتاوەکو میزەکەت زرد بوو تۆخ بوو معنای وایە تۆ جسمت زیاتر پێویستی بەوەیە کە ئاو بخۆیتەوە و ئاو یەکێکە لە چۆنەڵی لەو شتانەی کە ئێمە بەکارێنی بەبێت چارەسەر ئەگە بۆ منە تۆ پرسیارم لێکەی من ئەگەر نەمەوێت چارەسەر وەرگرم چی شتێکی تر بکەم بۆ ئەوەی تووشی هەوکردنی
ڕێڕەوی میزەڵان یاخود بەردی گورچیلێش نەبم یەکسەر ئێمە پێڵێن کە پێویستەکە ئاو زۆر بخۆیتەوە ئاو زۆر خواردنەوە ئەوە نیە تۆ کە بە یەک جار لیترێک ئاو بخۆیتەوە پێویستەکە بە شێوازێکی چۆنەڵی تەنزیم بۆ منە تۆ 2 ساعت جارێ 3 ساعت جارێ هەڵبەی پەرداخێکنی و پەرداخ ئاو بخۆیتەوە بە پێی ئەوەی کە بتوانی ئەمە تەنزیم و گورچیلەکانیشت ئیسفادەی لەیەکەوە بێت هۆی پاکردنەوەی ڕێڕەوی گورچیلە هەم لە ڕمڵ کە هۆکارێکە بۆ دروستبوونی بەرد و هەم لە پاکردنەوەی بەکتریاکانیش بۆ ئەم بەکتریان نەنیشن و نەچنەتە نیشتیەک نەبێ بە هاوکردن چارەسەریەکان چۆنیە چۆن چارەسەری ئەو بکەین یاخود پێش چارەسەر ڕێنمایەک چییە بۆی کە توش نەبین بۆ ئەم نەخۆشیە ڕێنمایەکان بۆ خۆپارێزی بەڵێ پێش هەموو شتێک تەمەەن ئاو خواردنەوەی ئەوەیە کە ئێستا باسمان کرد بە شێوازێکی تەنزیم نەک بە یەکجار هۆکاری دووهەمیان بریتە لە نەهێشتنەوەی میس وەکو چۆن لە هۆکارەکانە باسمان کرد لە ڕێنمایەکانیش باسیەکەین نێشتنەوەی میز و ڕانەگرتنی میس ئەم کەسانەی کەم حاڵەتیان هەیە پێویستەکە هەموو 3 بۆ 4 ساعت جارێ پێیان بوتریان خۆیان مۆبایل تەوقی دەکەن یان خۆیان ڕایەنە لەسەرەمە بچن میس بکەن بۆی هەم فێر میزەڵانیان ڕابێ لەگەڵم حاڵەتەیە و هەم خۆشیان ڕابێن لەگەڵ حاڵەتەیە خاڵی سێهەم بریتە لە پاک و خاوێنی کە مێژێکە لە هۆکارەکان بۆ توشبوون ئەگە پاک و خاوێنی باشتر ڕابگیرێ بە تایبەتی لە مناڵانی کچدا پێویستە دایک و باوکان ئاگادارن بە تایبەتی دایکانی بەڕێز کاتێک کە مناڵەکانیان پاکەنەوە بە تایبەتی کچان دوایەوەی کە پاکردنەوەیان بۆ کردن و باڵێن دابی گۆڕینیان بۆ کردن پێویستەکە پێش ئەوە پاکردنەوەییان بۆ بکەن لە پێشەوە بۆ دواوە نەک بە عکسەوە چونکە ئەو کاتە ئەگەر بە عکسەوە بێت لە دواوە بۆ پێشەوە پاکردنەوەیان بۆ بکرێ ئەگەری گواستنەوەی بەکتریاکە زیاتر لە کۆندامی هەرسەوە بۆ ڕێڕەوی میس ئەمەیەکێکە لەوە کارە سەرەکیەکان پاشان چارەسەرکردنی قەبزی لە مناڵە ئەمەش وەکو لە هۆکارەکانە باسمان کرد ئەگەر مناڵێک قەبزی هەبوو یاخود گەورە فەرقی نییە پێویستەکە پێش هەموو شتێک قەبزیەکە چارەسەر بکات چکۆمە هۆکارێکی یەکێکە لە هۆکارەکان بۆ دووبارە توشبوونەوە بە هەوکردنی ڕێڕەوی میس پاشان ئەو کەسانەی کە تووشی هەوکردنەکە بوون پێویستە لەو کاتەیە واز کۆمەڵی خواردن هەیە لێ دوورکەونەوە کۆمەڵی خوارد ئەسیری هەیە لەسەرەوە وەکو تەسیر نە بەڵام چۆنە تۆ کاتی تووشی هەوکردنەکە بووی کۆمەڵی خواردن هەیە بۆ باشتر لەو ماوەیە لێ دوورکەویتەوە چکە هەستیاری میزەڵان زیایەکەن ئەو خواردنانە ئەو مادانی کە کافایانی تێدایە چا قاوە نیسکافە مادە کحولیەکان خواردنەوە گازیەکان تونی و ترشی باشتر لەم کاتانەیە لێ دوورکەوێتە بۆی هەستیاری میزەڵانی کەمتر بێتەوە نیشانەکانی کەمتر بێتەوە تاخو چارەسەر وەرەگرێ دکتۆر بەهێزی بەرگری جەستەش کاریگەریە بێت ئەم میکرۆبە لەچێتە جەستەوە یان کاریگەری نەبێت بەڵێ بە تاکیدی کە لە هۆکارەکان باسمان کرد کەوتمان نەخۆشی شەکرە لەگەڵ ئەو کەسانەی کە مەناعی جسمیان نزمە بۆم نە کەسانێک کە عیلاج وەرەگن لە نەخۆشخانەی هیوا یاخود کەسانێک کە هەوکردنێکی ڤایرۆسیان هەیە لەو کاتەیە مەناعی جسم مەشغوڵە بە شتێکی ترەوە دائەبەزێ زووتر تووشی هەوکردن ئەبیت یاخود ئەو کەسانی کە سۆندەی میزیانەیە سۆندێک هەر شتێکی غەریبە کە چۆن ناو جسمتەوە بۆ نانی خانم هەیە لە ماڵەوە بە هۆکاری جەڵدە بێ بە هۆکاری هەر هۆکارێک بە سۆندەی میزی بۆ دانراوە ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ توشون بە هاوکردنی میزەڵان شتێکی دیکەم نەماوە گەر شتێکی ماوەیان ئاماژەم پێ نەکرد بێ من دەستان خۆش بێ وڵا یەک شتی بچوو هەبوو حەزم کرد باسی کەم بیرمان چوو لەو کاتەیە ئەویش نیشانەکانی هەوکردن لە مناڵی ساوا و تا 3 ساڵی جیاوازە هەمان نیشانەی گەورەی نییە لەوانەیە دایکەکە هەستی پێ نەکاوەک لە گەورەیە بۆ مناڵەکە زیاتر کڕوزانەوەی ئەبێ گریانێ بێ تااقەتی ئەبێ شیر ناخوات ڕەنگی میزی ئەگۆڕێ ڕەنگی میزیان کەمە بێتەوە لە بەرەوەی شت ناخوا شیر ناخوا و توش تا ڕادەی وشکملوە میزی بۆ نیەت و کەمیشە بێتەوە و ئەگەکرێت دابیەکەیش ڕەنگی بگۆڕێ بۆ زەرد لەو حاڵەتانەیە لەو تەمەنیان زۆر گرنگە ئاگاداری تەندروستی مناڵ بچکە و کامەشت پێکە نازانی دیانی زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر دانا ئەحمەد سپۆری نەشتەرگەری گورچی لەو کۆندامی میز و نەزۆکی لە پیاوەدەی خۆ بەخێر سپاس بۆم دەرفەتە